دەستان خۆش. ئێمە گروپێکی خۆبەخشی سێ کەسین بە 45 وێنەوە وێنەی باڵندە و گیاندارەکیەوەکانی گەرمیان لە ڕێگەی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانیەوە هەمویان بۆ چاپکردین بە سپاسەوە سپاسی سنتەری گەنجانی شەکەنکەوە ئەم شوێنیان دابین کردووە. ئامانجی سەرەکیمان لەم پێشەنگایە ئەوەیە پیشاندانی گیاندار و باڵندەکیەوەکانی گەرمیان بە دانیشتوانی کەلار و بۆ هەروەها نیازمان ئەوەیە دۆکیمنتی بکەین و لە داهاتوویە بکەینە کتێبێک و بۆی نەوەکانی داهاتوو سوودی لێ ببینین. هەموو باڵدارێک هەموو باڵندەیە گیاندارێک هاوسەنگی ژینگەی دەپارێزێت، یعنی بەنەمانی دانەیەک وەکو ئەوەیە مرۆڤێک لەناو بچێت. ڕووباری سیروان بە درێژایی ڕووباری سیروان تاوەکو خوارووی نزیکی جەلولا ئەو ڕووبارە باڵندەکان تێنشنەوە، بە تایبەتی باڵندە کۆچەرەکان کە ئەمە بۆتە مەلاگەیەک بۆیان بۆتە هینێک شوێنێکی حەوانەوەیەک بۆیان ئستراحەتەکەن و لەوێەوە ئەچن بۆ سیبریا و بۆ رووسیا و بۆ وڵاتانە بە هەمان شێوە لە کاتی زستانانە ئەگەر نەدیاوە ئەڕۆن بۆ کەندا و بۆ وڵاتانی عەرەبی و بۆ ئەفریقا. یعنی چەندین باڵندە هەیە کۆچەرین لێرە بینراون جیهانین بەڕاستی، یعنی سەرەوەتێکی سامانی ئەبێت هەموو تاکێکی کورد شانازی بەم باڵندە و گیاندارەکیوانێ بکەن نەک لەناو ببرێن. کردنەوەی پێشانگایەکی فۆتۆگرافی بەم شێوەیە لەبارەی سروشتی گەرمیان و ناوچە دەوروبەرەکانی لێرەدا گرنگە و گرنگی پێ بدرێت بۆ ئەوەی خەڵکی لە ڕێگەی ئەم پێشانگایەوە بزانێت کە ئەم ئاژەڵەکێوی سروشتیانە کە چۆن گرنگی هەیە بۆ ناوچەکەمان و بۆ دەڤەرەکەمان بۆ ئەوەی کە بزان کە سروشت چەند جوانەکاتەوە بۆیە گرنگی بە ئاژەڵەکێویەکان لە ناوچەکەمانە بدرێت. سروشتێکی جوانی بۆ ناوچەکەمان هەیە، هیوادارم کە خەڵکی گەرمیان و هەموو ناوچەکانی تر واز لە ڕاوکردن بێنن بۆ ئەوەی سروشتی ناوچەکەمان جوان بێت و جوانتر بمێنێتەوە. دمني